زانیاریمان لەسەر ڕۆژەکە وەرگرتووە. ڕاستە. بابزانین ڕۆژەکە چی و کاکزانەش چۆن باز لە ڕۆژی گیانی خۆپاراستنەکە لە خنکان دووبارە بەخێر بێ کاکەزانە سەر چاوان لە راپۆرتەکەی گوێمان لێ بوو 2336 وابزانام شتێکی وا بوو 236,000 کەس ساڵانە ئەخینکێن ئەمە لە جیهان لە جیهانە. اینجا ئێمە چۆن بتوانین ڕووداوەکانی خنکان کەم بکەینەوە چەندە گرنگە زانیاریمان هەبێت لەسەر مەترسیەکان بۆی کەم ئامارانە بەرز نەبنەوە ساڵانە. ئێمە دەبی باسی کوردستان بکەین جیهان ڕۆژێکی دای نایە دەستیان خۆش بێ ڕۆژە زاری خۆمانین کاکەوینە مەترسیەوە زۆر جاریش ئەوانەی خۆمان ئەگەر ئامۆژگاری وەربگرن بەس ئەم ساڵ هەست دەکەم سوپاس بۆ خوا یعنی کە تەرمێکمان دۆزی بێتەوە تۆزێکی لایەکی دمنچاوی غێمم کردیە باقی ئەوکەی کەمدانایە وەکەوە ناکە سوکارەکەشی پێی ناخۆشە بگرە قسەی ناخۆشیان پێگوتیم بەڵام من پێم باشە چکە هەز دەکەم ترسێک دەبێت بۆ کەسێکی بەرامبەر کە ئەم ساڵ حاڵەتی خنکان زستانێ زۆر بوو زستانێ بەهۆی لافا و ئاو زۆری باران زۆری زۆر بوو ئەم هاوینە حاڵەتی خنکانمان کەمە ینی کەم بۆتەوە باشش کەم بوویتەوە ساڵی پار و پێرار سەروی 200 کەس بوو بەڵام ئەمن کە دەرێم 200 کەس باسی کورد دەکەم پردێ کووردە دووس خوورمات و کووردە کەرکک کووردە باسی ئەوانە دەکەم بەڵام لە حکوومەتی هەرێم ئەوێ ناژمێردرێ ئەمن باسی ئەوێ دەکەم ینی کەم کوردین ینی ئەوێ بێ فەرقی نییە سوپاس بەخۆ حاڵەتی خنکانەکان کەمە ئەویش سۆشیال میدیایەکەیە کە زیاد لە حەد دەری دەخێنی ئەوەیە ئەویش ئێستا هەست دەکەم ئەو هەفتەی پێش و زۆربەی پارکەکان ئەوانەی کە سەیرانگا و شتیان هەیە ینی تەلەفۆنم بۆ دەکەن وەک برەی سوکە هەڕەشێکشم لێ دەکەن درێن کاکە تو ئەوەندە جەنازە دادنێ کەس نایەتە سەیرانگاکەمان هەمووی ترسایی نایەنە سەیرانگا باشە نازانم ئەو لای ئامۆژگاری دەکەی ئەو لای تووڕە دەبێت کاکزانە هەروایە زۆر کات خەڵک بۆ خۆشی و گەشت و سەیرانە چێ بەڵام ئیتر ئەم گەشت و سەیرانیان لێبێ بە شیوەنکردن ئەمە چه هەڵەیەک هەیە کە گەشتیار بە تایبەتر ئەیکا لە کاتی چوون بۆ سەیران و خۆشیەکانە دواتر لێیان بێت بە شین و گریان بەڕێزەکەم خۆی ئێستا با من بۆ دوو نمونەت بۆ بینمەوە شەوێک برین ڕۆژێک لە ڕانێ دەگەڕاینەوە تقریبا ئیشا گەشتمە ماڵێ هەتا خۆم شوشتوندانم خوارد و سەعات 11 شەو تەلەفۆنێکم بۆ هات ئافرەتێک تەلەفۆنی دەکردێ قیژان یەک بەخۆی نەم دەزانی چێ مەسەلە دوایی دەگوتم بیتە سایق بەلەمێک بیدە کوردێک هەلێ تێبگەم عەرەبن دوو برای خۆی هەڵدا بۆ منداڵێکیان منداڵەکەیان ڕزگار بوو دوو برایەکە خنکان سەعات 3:30 شەوێکیانم دۆزیەوە هینامنەوە تو عەدەی سلێمانی دامنە ئەجا مەقسەدم لە چ دێ زۆربەی جار منداڵێکت دەکەوێتەوە ئەو خۆی بۆ هەڵدەدا گەورەکان لە تاو ڕوحی خۆی لە تاو منداڵەکەی جەرجی خۆی هەڵدەدا و دەخنچێ ئەوە حاڵەتێک ئەوانەی سەیرانگاکانش ینی ئێستا بۆ نمونە زۆربەی خنکانەکان بەوازحی قسەکەین بۆ ڤیدۆ بۆ ئەکتیڤ ڤیۆ بۆ ئەوانە حاڵەتی خنکانمان زۆرە و مەلەوانی مەزبەحش ئێستا تو ئەگەر مەلەوان نەزانی هیچ نەزانی ناچێ ناو ئاو مەزبەحش من ئەڵم جیاوازە لە مەلەوانی من پێت دەڵێم ئەگەر تو هیچ ئێستا ئەوەی کە دەخنچێ مەلەوانە خەڵک دەرێ باشەم قسەی بۆ دەکەیت تو ئەوەی دەخنچێ مەلەوانە ئەین تووەرە بە کابرایەکی بەتەمەن بڵێ بە خوشکێکی بەتەمەن بڵێ برێ بڕۆ مەلەوانی کە نایکە لە بۆ هیچ نازانێ نایکە و ناشخنچێ بەس ئەمەی کە هەمووی لەسەر دەسراکات دەرێ ببێتە پێنجکەی بە تەقلە دەڕۆمە خوارێ دەڕوا دەخنچێ چکە دەفەوتێ چکە خۆی هەڵدا دەخنچێ ئەیکە مەلەوانە بۆ خنکیە کاکزان مەلەوانی مەزباح سەرکەشیەکە ئەکا سەرکێشیش دەکا و یان مادە کحولیەکە یان ئەوەتە بە کوردیەکەی خۆ دەفعکردن سێزدە چاردە ساڵێکە ئافرەتێک دەدینێ هات بەڕاستیەکەت پێ برم بە وازحی لەو سەیرانگایانە خۆی دەفع دەکە ینی ئەوانەمانەوە حاڵەتانەمان هەیە یان لە کاتی لافا و تووا دەزانی و ڕووبارە سەریعە ئێسەوە بەداخەوە ساڵی پارە و گەنجەی کەرکوو بوو ماتۆڕە سێتایەوە ملی لە ڕووبارە ناخنکە ئێمە ئەوەی لەسەرمانە وەکو ئامۆژگاری خەڵک بکەین برن ئەو هەیە شێوازەکە یان دەڕۆی کە منداڵەکە دەرێ دەڕۆم لەگە برادەرەکانم بۆ سەیران لە هەولێر دێ لە سلێمانی دێ بۆ تەقتەقیان دێ بۆ دوکان دەبی بزانی ئەو منداڵە چ دەکات دووسێ برادری لەگەڵە مادە کحولیەکان دێن لەو دەم ئاوە دەیخۆن و دەخنچێن سەعات 5 بەیانی خەڵک خنکە 6 بەیانی هەفتەی ڕابردوو لە پردێ سەعات 6 بەیانی قاچێکشی پێوە نەبوو هەر قاچێکشی نەبوو قاچی باغە بوو
بماذا كحولي كان خنكا باشا منیان بە زۆر برد 33 دقیقە 32 دقیقە لە بن ئاوم هاتمە دەرێ گوتم هەموو دنیا بێت تا پێنجشەمە زۆم حەوزە نازی نادۆزیەوە پێنجشەمە ئێوارەکەی دۆزراوە جەنازە ئەوە دوای باسی هەندێک تایبەتمەندی دۆزینەوەی ئەو باش تەرمەش بکەین بزانین چۆنە ینی چۆن ئەیدۆزیتەوە کاک زانا کەسێک مەلە ئەزانێ ینی هەستەکەی مەلەزانە قسەیەکی جوانە کرد مەلەوانەکان ئەخینچێن بەداخەوە هۆکاری چییە ئەخینچێ جگە لە خواردنەوەی کحولیەکان بۆن مەیسە ئاوێکی وەکو قەشقۆڵی باوەڕکە سەهۆڵاوە بۆ دەمێک ئاڵێ ئاوەکەی دوکان سەوڵی ناوێ وەنیە ئەمە ئەم ئەی بەستێت هاڵە قاچەکە ئەوەستێ نازانم دەمار سڕبوونمان هەیە گوتی لە ڕاگرتنمان هەیە وە ترسش ئەترسە خۆی ئەوەی کە بتێ فێرە مەلەوان بێ ئەگە ترسی نەبێ باوڕکە باش فێر دەبێت ئەگە ترسی نەبێ وەک پێتم گوت ئاو بۆ ئاو دەوری هەیە یعنی ئێستا بۆ نمونە خوا نەخواستە لەو قەزای دوکانە کەسێک بخنچێ لە 12 ڕۆژ بۆ 20 ڕۆژی دەوێت تا خۆی بێتە سەر ئاو ئەگەر بە غەواز نەیبینێت خۆی بێتە سەر ئاو بۆ ساردە وەک بەفرە وەک سەوڵ بڕۆ تەقتەق ینی تقریبا بە مەسافەی ئاوەکە کە بۆ خۆی بە سەبری بڕۆ بە 10 سەعات دەگاتێ ئاو بە سیارە بە 25 دقیقە دەگەی 30 دقیقە دەگەی بڕۆ تەقتەق لەوێ لە هەفتێک بۆ 12 ڕۆژی دەوێ یعنی چەند ڕۆژی فەرقە 8 ڕۆژ بڕۆ پردێ هەفتێکی دەوێ ینی ئاخیری ئاوەکە گەرمترە بێ هەتا بڕۆیە گەرمتر ئاوەکە جەنازەکە تو زووتر سەر ئاو دەکەوێت جا مەقسەدم لە چ دێ ترس مەلەوانی مەزبەح دەمار سڕبوون ئەوانەیە کە دەخنچێ باشە اینجا ئەو دیمەنانی کە ئێستا لەسەر شاشەژێ بینینەوە ئەو دیمەنانن کە لە کاتی دۆزینەوەی تەرمەکانە تیمەکان و بەڕێستان هەوڵی دۆزینەوەتان ناوە کاک زانە باستێکی ئەومان بوو بکە بۆ نمونە کەسێک لە کاتی خنکانە بۆ نمونە قسەش دەکەی بەس ئەم دیمەنە ئامن هەموو دیمەنی گەڕانە تیمەکانە بەدوای ئەو برایانی بەرگی شارستانیشن کاک زانە بۆچی زۆر کات هەیە ئەڵێ ئەگەر ئەم کەسەنانی خوارد بێ یاخود ئەگەر خواردنەوە گازەکانی خوارد بێتەوە ئەگەری ئەوەی هەیە کە زووتر ئەم کەسە سەر ئاوکە اینجا تۆ تۆزێک زانیاریمان لەسەر ئەمانە قسەم کردیە ئەمنە قسەم کردیە خەڵک بە شێوازی کە هەڵە تێدەگا ینی من چ شتێک مراقەبەم لەسەری کرد بێ یعنی شتەکە دەرچ بێ یەکسە دەیە لێم ینی ئینسان هەر کاوێکمان ئێستا لێرانە ئەگەر کۆکاکۆلایەک بخۆین ینی ئەگەر قێنەی پێدەڵێن نێتەوە خۆت ناگری غازات دەکە لەژێر ئەو خواردنەی کە دەی خۆی پێشەوەی بخنچی دەی خۆی ئەو خواردنە لە ناو ڕیخەرۆکت ئەو خواردنە کە دەمینێتەوە ئەترشێ بۆگەنەکە غازاتە ینی غاز دەکە ئەو غازاتە تۆزێک زگت هەوا تێدەکە کە زگ هەوا تێکە دێتینێتە سەر ئاو وە زۆر جار دەڵێم تۆ کاتێکە چی بۆ دۆزینەوەی تەرمێک ئەو پرسیاراناکەی چی خواردۆ من یەکسەر دەرەمزلی لەبەرە ئەدی هیچ نانێک خواردە بوو چۆن بوو سەعات چەند خنکە لەکوێ خنکە ئەو پرسیاران یەکسەر دەکەم چەند ساڵە وەزنی چۆرە چەند قەڵەوە چەند زەیف ئەو ئەمانە بۆچی بۆ تۆ گرنگن کاک زانە کە بیانزانی من ئەگەر جلی لەبەر بێ جل و بەرگی لەبەر بێت جەیەکە سەخت و شاخایی دار و شتی تیا بێت زۆر ناسمە خوارێ ئەگەر جلی لەبەر نەبێت دەستمە خوارتر دەگەڕێم چکەوە جلی لەبەر نەبێت لووسە و ینی گیر نابێت دەڕوە ئەوانەیە لە شتێک گیر نەبووە من ئێستا بۆ نمونە طبعا بڵاو دەبێتەوە بەرنامەیە ئەوانەی کە قسەکە کە ئێستا دەیکەم زۆربەی دیتیان ئێستا بۆ نمونە و جەنازەی هەڵەبجە باش مامۆستا تایر بامۆچی ئەگەر غەڵەت نەبم ڕۆژی سێشەم بوو گوتی کاک زانە بەیانی چوارشەمە پرسە دادنێم جەنازە نەدیتەوە پرسی دادنەی گوتی 6 کەسی کە لێرە خنکایە نەدۆزرایتەوە گوتم برام تۆ قسانە مەکە مامۆستاجیان کاک نیهاتشم لەلا بوو ئامر لیوای 20 عەقید ڕوکن نیهات لێرە وسلااو و ڕێزم بۆی زۆر هاوکارمانە وەکو ئەفسەرێکی بەرگری فریاکەوتن تاکە کەسە ینی کە هاوکارمانە فەرق ناکە بە سلێمانی و بە هەولێر و بەوێ هەرسێک بێ عەرەب بە کورد هەرسێک بێ دەرێ بڕۆ هاوکاری خەڵکە ئەجا با بێنەوە سەر مامۆستا تایر گوتی چ بکەم گوتم هەتا جومعە دامەنێ و جەنازەی دەدۆزیەوە لەبەرەوەی من دەزانم کە دەڵێم دەست لە ئاوەکە دەدەم مەقسەد لەوە نییە برم دەزانم وەک سۆنەر لەکوێ و جەنازەی لەکوێیە مەقسەدم ها قسەکەم پێشتر کرد لە دوکان بە چەند ڕۆژ لێ بە چەند ڕۆژ ئەین دەزانم ئاو سارد و گەرمی زۆر سارداوە ئاو سارد نییە هیچ سارد نییە ناوەڵڵ قاچی تێکەمە تەزم ناخەتو مەلەوانی هینا و ئاونی بۆیە جۆری خوێنی ژوازم دەوری هەیە نازانم من بە تەحمولی ناو ئاو من خودی خۆم 32 دقیقە 31 دقیقە لە ئاوی دوکان لە بن ئاو بوویم بەڵام بە درەح
کڵاو شت سیەک دقە سی دقە ئەو های دیکە مێشکی سەر دەتەزێنێ زۆر سارد. ئەو باشە کاک زانە ئەو ئاوێ قەشقۆڵی زۆر قوڵە. ئەمێ جێ هەیە ئێستا چیتمە ژێری لێەوە هەتا دەگاتە خوارێ گۆمی تایەکەی پێ دەڵێن لە خوارێکە لە ئاوەدانیەکە تاوا دەڕۆیە چۆلەوانیەکە گۆمێکی لێیە گۆمی تایەکەی ئەوێ قوڵترینیتی ئاوی دوکان جگە لە بەحرەکەی بە بەردەوام ئێمە ئامۆژگاری خەڵک دەکەین. ئێستا هەفتەی ڕابردوو کابرا لە سلێمانیەوە جێدسکێکی کڕی بوو ماتۆڕ یەک نەفەرانە بە 188 وەرەقە ڕۆشتە بوو بە فول سورعەت ڕۆشتە بوو باش بوو خوا ڕحمی کرده بوو دەیزانی من لەشە دەنێ خۆی هەڵدا کە خۆی هەڵدا بەلەمەکە ینی هەر تەقیوە لە شاخێکیدا سوتفە کەوتوو بە سەر شاخێکی کە 18 مەتر قوڵ بوو چوون مەچینەکەی و موبایلی ئایفۆن و سویزی سیار و ئەو شتانێتیا بوو هینامە دەرێ ئەمانەی کە ئەو جێتسکیەش دەبەر دەکەن ئەو هێلەگەشت با لەبەر بێ ئەگەر تو ساڵی پێرار عەفو مەلەوان بوو کابرا لەسەر ئەو ماتۆڕە کە بە سورعەت فڕێتیدا دەتپسێنێ ینی وەکەوەی بەجادێ قیر بکەی هیچ فەرقی نەبرێ و ئاوە باوەڕکە کە بە سورعەتێکی زۆر ڕۆشتی بۆ ئاوە یادە وەکەوە بەجادێ قیر بکەوی دەبی وریای خۆتان بنەوە ئەوەی کاک زانە باسی ئەو دۆزینەوە تەرمەت کرد لە هەڵەبجەکەوتە دوتوێتی چوارشەممە پرسەی بۆ دۆزراوە پێشەم دۆزراوە پێشەم دۆزرا ئەو مناڵەکە چۆن دۆزراوە کاک منداڵەکە ینی لەکوێ بوو با خەڵک بزانین سەرەتام ئەوەی منداڵەکە عەرەبەکە بڵێن بۆ بڕی مەسەلەن زۆر کەل ئەمەی عەرەبەکە بڵێن عەرەبەکە بڵێ ئەمەی عەرەبەکە سەرەتا من دووجار عملیات کرایە ئێستا ئەم یەکشەمە سبەیننا یەکشەمە و لە دیسان عملیاتم انزلاق فقرات فقرات سوار ملواني بوتو شيء انزلاق وفقرات وشتابي خو ما زوك كذا بسيارة كردوا لي على بس ملواني اخر بامن بيت بلم فقره ايوي سارت لقال او دكتوره كبي در برنا مصبحك او اند بي اويك شلتين ببي بناي برو نقوكو من تليزستانه علي بفر دباري هم سليماني سبيبو اما نزلوا لا جير ابو لازم جنازه دقرنا امانه شبوك لنا وراس وباشور بيش برنامجك التليفون يا شو عميد الركنك ديال خنكا ديار خصماتيان زور لقال كرت تلفون جيكزار زور منو هاتي بداخه ودويني اوارش جنزي تشكل شيلات زي دويني خنكاويش تلفون زور منو هاتي دوايو برنامج وواحد مدايا بتسم بلا مشتكم باركم وبتسم له شيلات زي بلام بخوا يعني تواو باكمان كود لفلو فوكوتين بد آزاری قاسمو بفقري سوارو بينزم كاك حاجي إدريس سورتسي سلاو رزم بهلو همو بربرسو هولير وسليماني لهو همو بربرسا كاك حاجي إدريس هاتا سرخات كوي بشتم لأستو بقري وتسايب كاتو باش كاك زانا تيمي سلامت غواس مان هي اما باشا جنابي شد بيما بدر لوان كاركي وكو سر بخويك إشي خوتكي وايا بۆ بیر لەوە نەکردێتەوە پەیمانگایەک دابنی ینی با چەند زانایەکی ترمان هەبێ من ئێستا وەکو خۆم خەڵکیکە زۆر ینی ئێستا بەس پۆستێک بکەم بڵێم دەورێکی غەواسی دەکەم و لەوانەیە بە 100 کەس ئامادە بێ دڵنیا بە هەیە بەڵام دەبی شتێک بڵێن ئێمە نازانم من تۆزێک ترسنۆکم لە ڕاست مردنی خەڵک کەسێک من پێی دەڵێم کاکە گیان لە 3 مەترەوە زەخت بەتاڵ دەکەی سەبر دەڕۆی هەتاوەکو ئەو ئۆکسزنەی خۆمان هەتا 25 مەتر 30 مەتر دەڕوا بستە 35 مەتر زەخت لە مێشکی بدا و لە بن ئاو شتێکی لێ بێ چی جوابی کەس و کارەکەی بدەمە بڵێن ئەو پیاوە فێرە غەواسی کرد بەڵامی ترەوە خۆ ژیانیش ئەستا من لە کوڕەکەی خۆم بەرپرسم تۆ ژیانی خۆ خستۆتە بەترسیەوە لە کوڕەکەی خۆم بەرپرسم مەلەوانی فولە سایق بەلەمی فولە بەڵام نەبوویتە 18 ساڵ تەمەنی 13-14 ساڵێکە دڵم ناجارێک بۆ غەواسی چکە بۆ جەنازە لە بن ئاو تۆزێک بە سامە با نەترسێ قەدەمی نەشێ باشە کاکە زانە پێمان بڵێ تا ئێستا چەند جەنازەت یاخۆ چەند تەرمن دۆزیوەتەوە بخوا نازانم لە 73 و 6 لەوەندێ ینی بەشدار بوویتن و بە دۆزینەوە بۆندا جا هەر شارێک بێ بەداخەوە لەناو کورد بڵێن ینی بچوو دەڕۆژ لەوێ بە بەردەستیان بکە ئەو هێز و توانایی کە هەتە بیبەخشە کە هیچت پێ نەکرا گەڕایەوە 2000 جنێوت بۆ دێ دەڵێ هیچی نەکرد دەڕۆژ لەوێ بە یعنی ستا بەداخەوە ینی
هەبووەتەوە مادام گلەیەکی کەواتەشتی هەبووە جاکارزانە خۆی کەسێکی خەمخۆر و دڵسۆزە من زۆر کار لە ڤیدیۆکانە بینیمە بە نەخۆشی ڕۆیشتیت بە دوای تەرما گەڕاویت جا لەو سەری شۆ ئەگەر نەدۆزرێتەوە دوای زگە لە خۆشم بەخوا من کچێکم هەیە شەکرەی 600-500 نایەتە خوارێ دەبی بە بەردەوامی لە ماڵە چاودێری بکەن دەرزی ئەنسۆنینە بە بەردەوام کاکە من دێم نە پارەی بەنزینم لێت وەرگرتیە نە پێتم گوتیە دوو لە فەم لۆ بینە نە بارگرانیەکە جەیەکم بۆ دابین دەکەی بۆ خەوەکەوتەوە یعنی تو ئەگەر شتێکم پێ نەکرا پێویست ناکە قسە بە من بڵێ پێویست ناکە کۆمێتی ناشرین بنووسی ئەوەی لەسەرمە لە توانامە تەواو دێم بە سەر چاو هاوکار کاکە هاوکاری دەکەم بە بەلەم هەیە بەغەواسم هەیە هەرچت پێویست بووە خۆ بەخشێک دێم ئەگەر داوای 1000 دینارم لێت کرد قبول مەکە و لێم قبول مەکە بەڵام ستا بەداخەوە لە کەلار گەنجێک خنکایە دقەی یەکەم چووم گوتم ئەو تەرمە هەتا دەڕۆژ دێتە سەر ئاو زانیاریم هەیە لەوێ غەواسەکانش خۆیان دەزانن بە 5 ڕۆژ دەنازەمان دیتیتەوە لەوێ دوو دیارەمان دیتیتەوە بە 5 ڕۆژ سەر ئاو کەوتیە ئەمن لە 5ەکە دەم لۆدانە بۆ لەبەرەوەی ئەم هینی لەبەرە قاتی کوردی بەست سەرەوەی لەبەرە لەگەڵ شۆرتێک وتم نەکات گیر بوو بێ بەڵام بەداخەوە ئێستاش گیر بووە ئەم جەنازەی ئەمڕۆ چل و شتێک ڕۆژ نەدۆزرایتەوە دەدانە ڕۆژ لەوێ بووین بەبێ دابڕان بە بەلەم بە غەواس ئەوانش خەڵکی گەرمیان و کەلار ئەوەندە مردن ئەوەندە بەغیرەتن یعنی بەمولایەکەوە دەهاتن بەڵام لە حالەتی جەنازە هیوادارم ئەو ڤیدیۆیە خەڵکش بیدینە ئینشاڵڵا بەسەر کەس نایە بەڵام ئەگەر بوو بەڕای من یەک ڕیسپی هەبێ یەک کەس قسە بکە نەک 50 حەفارە لێوێ ئیشکا و لێوێ ئیشکا و ئەو موادە بکێ سەر جەنازەکە ئەنی ئێستا بۆ نمونە حاڵەتی لەوە خراپترمان هەبوو ئەو سێ تەرمەی شارباژێر 2021 باڵێ ئەو هەرچیان ئێمە دۆزیمانەوە من دۆزیمەوە یەک کەس ڕیسپی بوو ناوی کاک شێرزاد بوو خوای گەورە سەبوریان بدا ئیشاڵڵا یەک کەس بوو هەر ئەو بوو یعنی ناخواردنەکەمان و جێ ئیسراحەت و خەوەکەمان دوای 12 ڕۆژ من هەرسێ جەنازەکەم داوە دەستیان باش جا کاکزانە بزانام گوێ بە کات و ساتیش نایە تر نیوەی شەو بێ هەر کاتێک 3:30 شەو لەو دوکانە جەنازەم دەرهینایە 3:30 شەو کاکزانە تۆزێک باسی من نازانم قەت حەز ناکەم باسی ئەو دیمەنانە بکەم بەڵام قەت ترساوی لەژێر ئاو بەبینینی تەرمێک یعنی نا من بەژیانی ساتی کە تەرمێکە دۆزیتەوە لەژێر ئاو ئەخرا هەندێک دیمەن هەیە چکازانی هەندێک جەستایە ئەشێوێت ئەم موبایلە ئێستا من نابێت لەوانەیە هەندێک دیمەنێ هەر حەز داگەی دوشانی جەنازە هەبووە پێشتر جەنازە هەبووە ڕیخەرۆکی های تێر یان چاوی های تێرە هی ئاو زیاد لە حەد پەلمایە ناو موبایلەکەم پڕە ینی بە جەنازە تێک ناچم بە بۆنەکەشی تێک ناچم کە ئەوەش با بڵێن بۆنی جەنازەی ژێر ئاو دوو لە ڕووی بەرنامە و مەجلیسەکە لە بۆنی هەموو حیواناتێک پیسرە بە ئەوە بڵێن هی ژێر ئاو بەنسبەت ئەوەی بترسێم نا لە جەنازە ناترسێم بەس جاروا هەبووە گەوتیتمە حاڵەتی خەتەریات بۆ نمونە لە 15 مەتر لە ژێر ئاو لە تۆڕی ماسی گیر بوویم تۆڕی دایان نایە و تۆڕەکە بەجێمایە لێ گیر بوویم چەقوم پێیە ناوەڵا بەس لە قسە و قسەلۆک و بوختان دەترسێم باشە کاکەزانە خەمناکترین شت باسی لەوە کردوتە نزیکەی 76 تەرمت دەرهێناوەتەوە وایە 73 بۆ 6 خەمناکترین شت لەو کاتانەیە کە تۆ تا ئێستا بیرت بێ کامەیان بوو ئەی چیرۆکێک زۆر تاسیری لێکردبێتی پێت ناخۆش و هەمووی پێت ناخۆش ئەمە دڵێم من چیرۆکێک لە هەمووی زیاتر کاری لێت کردبێت چواردەورەکەی خێزانەکەی کە زۆر کاریگەری لەسەر تۆ جێهێشتبێت چی بووە؟ نازان بە قورعان مناڵ زیاترە مناڵ ئەزانم ئەسەفی زیاترە بێ لە لای جەناب بدوانیە خۆی هەمووی ڕۆحە بەڵام بۆ مناڵ تۆزێک قورسترە من ئێستا هەر باسی ئەوانەی شارباژێرکەین ڕۆژی دەیەم بوو دوو جەنازە دۆزراوە هەر دانی ئێوارەیەکەی برن قسەم دەکرد لەگەڵ کە سوکارەکەی خوشکێکی یەکیان هات بە زنجڕۆک ئێرەمی ڕاکێشا و سوڕانمی تمشام کرد گوتی ئەدی برایەکەی من ئەبەوە زۆر تێک چوم بەڕاستی ینی بەس برایەکەی ئەوی مابوو گوتی برایەکەی منش دەرکە دەگریا و بەوە تێک چوم بەڕاستی ینی زۆرن ئەو یانە زۆریان چوتین نۆ جەنازێک
داچیان خوشکیان برای بەرد هەردەگرێت بەسەری خۆی دادەدا و دەستی بگرێ و دەستی ماچکە و بە ئوسلوبە جوابی دەدەمەوە منش کوڕەکەی ئێوەم و هیچ فەرقی نییە و دڵنەوەی خەڵک بدەویانەوە تا ئافرەت هەبووە برێن شەومان بەسەردا بوویتەوە لێ داچی هاتیە بۆ لام پەلەماری دەست و خاز دەماچی کە نەمهێشتیە و داجان منش کوڕیتم و فەرقمان نییە و ئیشەڵڵا دەیدۆزمەوە وعد بێ و دۆزیتمانەوە شتانە هەر هەبووانی ئەبرا جەرجی لە بن ئاو بێ من یەک بەخۆم ئێستا من چار منداڵم هەیە وەڵی منداڵێکم ێوارە لەسەر ناخواردن دیار نەبشێتە وای دەی خەڵک ژەگە بە قسەمان بە ئێستا دوێنێ شتێکی زۆر سەیرم دێت یعنی عایلێکی عەرەب خەڵکی بەغدا بوون بە عایلەوە هاتبوون ئەو مەزبەحێکی بچوشیان هینا بە ولایەنە بە 4-5 هەر لە پارکەکە ئاوەکەی کردبەوە بەلوعە حەنەفی کردی بێەوە پڕی کردبوو 2 منداڵە 7 ساڵ 8 ساڵەکەی تێکردبوو تەسویرشیانم کردەمە شتێکی باشە بەس بەداخەوە لە ناو کورد لە ناو ئێمە پێ عیبە ئەو نەجاتێش لە بەرکەدرا بابە مەلەوانم عیبە تەریخشت دەکات جا ئێستا کاک زانە بە خۆشحاڵی و زۆر سەیرانگاش هەیە کە لەسەر چەمەکانە خۆی مەلەوانگەیەکی بچکۆلەی دروست کردو بۆی خەڵک پەنانە باتە ناو چەم و ڕووبارەکانی ئەوێ و بۆی کە دواتر خوانەخواستە ڕووداوی نەخوازراوی لێ بکەوتەوە مەش کارێکی باشە ئەمە کارێکی باشە بەڵام کا من وەک پێتم گوت خەڵک بە قسەت ناکە هەر دوێنێ بەگوتیتم مامە زامن جمعانان بە خۆم و کوڕەکەم بەلەمەکە دەردەکەین هەموو سەیرانگاکان دەگەڕێم یعنی تاقیب دەکەم جاروایە بخوای دوای ئیشاش دەچم 3-4 گەنجنەوە مادی کحولیان بەکارهینە دەزانم واشە پەشە پیتی دەرەمە گەر شتێک بێکسە کوڕەکەم مەشینەکە بە سەرعیلی دەخوڕە دەمبێتە نزیکی دەچم دەری دەکەمەوە دوێنێ گوتم مامە گیان ئەو منداڵە خۆی بەو شیشەوە گرتیە ئەگەر ئەو شیشە بەڕەلا بێ خۆی بەرلاکە دەخن چێ نایدینیەوە ئارە مامە دەلێ مانگەڕێت تو حەقت چیە کاکە من لە کەرکووکەوە هاتی خۆمان فێنەکەینەوە لێرە کاکە خەجەرگ دەست وڵا لێم گەڕەوازمێنی باشە کاک زانە کات شتێکت باس کردوتت مناڵێک کەوتۆتە نەو ئاو دوو برا خۆیان بۆ هەڵدا و دوو براکە خنکاو مناڵەکان ڕزگار یعنی لەو حاڵەتانیە مرۆڤ گوێنادا بە ڕوحی خۆشی مناڵەکە کەوتۆتە ناو ئاوەکەوە خۆ ناکرێ خۆ هەڵنات من ناکرێ بەڵام چی بکەیت چی یعنی ئەگەر ڕێنمایەکی تۆ هەبێ لەو حاڵەتانەیە ئێستا ڕێنمای ئەڵێ لە یاسای قەناسە وایە ئەوەی کە ئەو کەسی کە نیشانەشکێنە هەناسەی ڕاگرێ هەناسەت ڕاگرە هەوڵ بە ئەگەر ئەزانی ئامانجەکەش ناپێکی ئامانجەکە بترسێنە باشە یان زەڕێک نەجاتبوون دێ بۆ خۆت زەڕەیەک نەجاتبوون لەو حاڵەتانی مناڵێک ئەکەوێتە ناو ئاوەوە چی بکە ینی دایک و باو کەسێک لەو دەوروبەرە لەو لەحزەیە چی بکات تو ئەگەر بچی بۆ جێیەکی چۆلەوانی هیچت پێ ناکرێ ئەگەر مەلەوان نەزانی بۆ جەیەکی چۆلەوانی دەچی چوب پێک چوب هەر کاکە هێلەگێک بە 4,000 تو ئامادەی ئەوە تایە سیارەکەت پەردەی ڕەش و جام ڕەش و نازانم چی لێ بدەی پەردێک کورە ئەوەندە خۆ خواردنە بردووە دا شتێکی ئەوەندە ب 4,000 بیکە ناو سیارەکەت ئەگەر منداڵەکەشت گوتی عینادیکە لە بەرنام لەبەر خۆتی بکە ئەگەر منداڵەکەت بێتەنە ئەو دەتوانین ڕزگاریکی یان ئەگەر لە سەیرانگایەک بووی شتێکی وا ڕووی بدا مەچوو بە سەریعی بانجی سایق بەلەم بکات چکە سایق بەلەم دەبی هەمووی مەلەوان بزانێ سایق بەلەم یان کەسێکی تر بتوانێت ڕزگاری کات دەنا دوو کەس ئێستاوانەی ماوەت کە باسم کرد شار باژێر گەنجێکیان هەولێری بوو زاوای ماوەت بوو ئەوە کەوتەنە ئەو مەلەوانی نەزانی دوانەکەی کە خۆیان هەڵداوان مەلەوان بوون ئەوەندە یەکتریان پەلەماردا و هینایی و بر هەرچیان خنکان نابێت دەبی لەو کاتەیە تو دان بە خۆتا بگری باشە کاک زانە ئەمێ پرسیاری ئەو لە بەڕێز بکەم بۆچی زۆر کاتەیە لە شوێنێکە ئەگەر لە شوێنێکی دوورە دەست بێ بە کاکزانانە و ترابێت بۆی کە و تەرمە بدۆزرێتەوە چەند ڕۆژێک بێگەڕابێتن بۆ تەرمەکە بەڵام لە دوجار ئاگەڕێنەوە بۆ کاکزانە و کاکزانە تەرمەکە دۆزێتەوە بۆ تۆی دۆزیتەوەوانەی تر نایدۆزنەوە ئەم سەحرە چییە؟ ئەمە مەسەلەی سەحر نییە بەس ئەوەندە هەیە وەک پێتم گوت تۆزێک پشوم درێژە ینی پەکم ناکەوێ دمچاو دەسووتێ ئەوانەمان شەق دەکا پەکم ناکەوێ سوکە لۆ خوای دەکەم هیچ ئەمرێکم بەسەرەوە نییە یعنی دەوامی ڕسمی خۆم بێ ئیل لە ناو ئاو ئەمرم بەسەرەوە نییە بۆ خوای دەکەم دێم سەرچاو دەڕۆم سەرچاو کەس نارمال لەکوێ خۆ بەخشم لۆ خوای دەکەم بەس بەداخەوە ینی هەز دەکەم ینی شتەکان خەڵک لە سوۆسیال میدیا بەبارێکەکەی دەینێ و دەبا من ئەم ئیشە دەکەم بۆ هیچ حزبێکی ناکەم بۆ خوای دەکەم بەڵام
خەڵکەکە بە شێوازێکی کە تێکەڵی دەکا ئەمە ئەو حزبێ ئەمە حزب و حزبە نا من دەبەی لۆ خوا دەیکەم نامبەی کەیف خۆتە لە ماڵی خۆم بازمۆنی خۆشت پێگەیشتی بازمۆنی خۆت کەس فێری نەکردیم لە غەواسی و لە مەلەوە کاک زانام کاتێک کەسێکەکەوێتە ناو ئاوەوە یعنی بینیومانە ئەبورێتەوە ڕزگار کراوە یەنە دەرەوە ئەوەی کە پێڵەن تەنەفس سناعی هەناسەدانی دەستکردی بۆ کرێ و پەستان و ئاوەکە لە دەمیێتە دەرەوە زیندووە ئەمە چه حاڵەتێکە ئەوەمان بۆ باسکە ئەمە حاڵەتێکە لە حاڵەتەوەی کە کەسێک گەشتێتە نێو ئاوە شتێکت باس کرد جەڵتەشتی وایە جەڵتە لێ ئێدا چی ئەمە ئەم دوو حاڵەتێک کە تو باز حاڵەتی یەکە بیان ئەگەر خواردنێکی زۆری خوارد بێ یعنی تەواو وەزعەکەی شڕ بێ ئەگەر برشێتەوە ئەوە شتێت ئەگەنا زۆربەی ئەوانەیە کە دەرچێنەوە مەشروبیان خواردیە دەهینێتەوە لە حاڵەتێکە ناگاتە دەقێک لە بن ئاو بێ نابێ بگاتە دەقێک نابێ بگاتە دەقێک هەشە پشوی زیاترە لە دەقێک ڕەدا بەڵام لە دەقێک و لەوەندە خێرا دەریکەی هەناسەی نییە و بەلا تەنیشتە تەنەفس نائیشی لەوە بکەی برشێتەوە بەری بدە ئەوەی دیکەش جەنازە هەبووە بڵێن لە پاش ڕۆژێکش یان لە پاش 4 ساعت 5 ساعت 6 ساعت بە غەواز دەریکی ئەگەر خوێن لە دەم و لوتی بێ جەڵدەلیدایە ئەگەر خوێن لە دەم و لوتی بێ جەڵدەکە چی عنی لەوەش بە قوربانی خوا بم خوای گەورە ڕحمی بە مرۆڤ کردیە یعنی تو ئێستا لە مالی خۆت دانیشە دەم و لوتی خۆت بگری دەم و لوتی خۆت بگری لە تاو ڕحی خۆت چ دەکەی ینی پەلەقاژە دەکەی ئەوە ژوای لێ کردی ئەو جەڵدێک ینی وەکەوە برێن کە دەچی بۆ عەمەلیاتێک بەنجێکە و ئاگات لە خۆت نەمینێ و تەواو ینی چووە مالی خوای گەورە ینی ئەو هایە ئەو جەڵدەیە بۆ ئەوەیە کە جەڵدەی ئازار نەچێژی بۆی زۆر ئازار نەچێژی بە کوردەکەی لە هەموو کەسێک نادا ها لە هەموو کەسێک نادا باشە کاکزانە باسی لەوە کردوتە تۆ خۆت فێر بووی خۆت فێری غەواسی بووی خۆت فێری ئەم کارە کردووە چی وای لە کاکزانان کرد پەنابەرێتە بەر ئەم کار و یەکەم تەرم کە دەرەهێنایەوە چی بوو چۆن بوو چۆن پەیوەندی بە تۆ کرا ئێمە ماڵمان لە دەم ئاوە ینی من ئێستا دەڵێم ئەوەی کە مەلەوان بێ مالی لە دەم ئاوەکە بێ هەشە مالی لە دەم ئاوەکە هەر مەلەوانی لەوە دەترسێ هەر دەترسێ ئەوە شتێکی کێ بەڵام ئێمە ماڵمان لە دەم ئاوەکە کە دەم دیت گەشتیارێکی کەرکوو گەشتیارێکی هەولێر گەشتیارێکی سلێمانی لە تەقتەق دەخنکە خەڵکی جاو کات ئەو وەک ئێستا شتی موادی باش نەبوو غەواس و بەلەم و ماتۆڕ بە بڕێ خوارە بێەوە سەرێ ئەوە نەبوو منداڵ بووین سوپێکی ئەوەندە هیچ سیارە پڕمان هەوا دەکرد دادەنیشین ئەو شان و پیل و ملمانە هەمووی دەسووتا پێستەکەی دەسووتا هی بەڕۆژ هەتا نزیک پردێ دەڕۆشتین بە دوی جەنازە دەگەڕێن ئەوە یعنی هەر لەو ماوە خەڵکش دوای وای لێ هات تەلەفۆنی دەکرد وەرە بۆم جەنازە ئەم جەنازە وتم ئیشێکە خوای گەورە مهنێکە پێداین بیبەخشین بۆ ئەو خەڵکە کەرەسەکانی کە هەیە چییە لە بەردەستدا و زانای غەواس چی پێویستە یعنی بۆ نمونەی سەر لایەنێک کەسێک سەرمایەدارێک لایەنێکی حیزبی گوێی لە زانا بێت بڵێ پێویستم بەوەیە ینی بەڕاستیە من لێرە داواکەم ینی کە ڕاستە تیمی غەواسمانەیە بەڕاستی بیڵین من حەزەکەم بەڕاستی بیڵێ تیمی غەواسمانەیە زانم کەرەسە و پێداویستیان لە بەردەستدایە ڕەنگە ئەوانیش نەقسیانە وەڵا بەڕاستی پێ بڵێم ئەوانیش ڕەنگە پێویستیان هەبێ بەڕاستی پێ بڵێم لایەنی هەنووکەیە بەڕاستی پێ بڵێم لایەنی حزبی یەک دەرزی لۆ ناکڕێ هەر حزبێک بێ یەک دەرجێک لۆ ناکڕ حکوومەتش برانی بەرگری شارستانی ئەشیان زۆرە بەلەم شتیان باشە من وەکو خۆم خودی خۆم خێرخواز ماڵە ناوە خێرخواز حتا خودی خۆم بەلەم مەچینە غەواس شارەکان هەولێر سلێمانی دهۆک عەرەب بەغدا بەسڕا خەریز دەروی وڵات و گەنجە مەردانەی دەروی وڵات هەرچیەکم پێویست بە یەک تەلەفۆن دەکەم دەینن هەفتەی ڕابردوو مەچینە مانسوتە حاجی دریز مەچینێکی لۆمینە یعنی با پێت بڵێم نەک ئیشەکەی من بەخوای بگرە زۆربەی کوردستان بە خێرخواز بەڕێوە دەچێت نەکەر ئیشەکەی من زۆربەی کوردستان بە خێرخواز بەڕێوە دەچێت بەتایبەتی لەم کارە مرۆییانەیە هەر بگرە لەوانەیە هەندێک هەمووی نارە من لێرەوە سڵاو ڕێز بۆ شێخ یادگار بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێم بگرە بەشێک لە غەواسەکان تاکتاکە ڕقشی لێت دەبێتەوە دەڵێ دێ سنووری من حەزم لە سنووری تو نییە من وەک پێتم گوت لە سنووری سلێمانیش دەرکرایم لە شار باژێر کە سوکارەکەی لەسرم بە جواب نەبووین دەردەکرم
نازانم هۆکارەکەشی پرسیارێکی تر بکەم فەرموو بۆ نابیتە ئەندامی بەرگری شارستانی سلێمان وەزیری ناوخۆ لە چواردەی پێنج وەزیری ناوخۆ کتابی دەرکردیە تایبەت نووسیتی زانە ئەبوو بەکر عەبدوڕەحمان سابیر نەقلکەم بۆ سەبەرگری شارستانی کتابەکە لێرە ئیشی سەر نەکرایە بۆ بەدای چووی وەڵای مای بروژێنی بەدوای نەچووی هیواداری گوتیان تاقیبشی مەکە عینان بۆ نانەوە گۆشت بۆ قەسا بەڕاستەن من با خۆی ئەوانەی ئێرە دەرێن مشکلەمانە دەکەینە سەبەرگری شارستانی بەڵام لێرە داوام بکەی مشکلەم نییە هەو لێرە سلێمانیە دهۆکە زاخۆیە کەلارە لە هەر شوێنە بێت تۆ کارەکەی خۆتەکەی هیچ مشکلەم نییە ئیدامی تۆ بێ لەناو ئاوا بێ هیچ مشکلەم نییە هەرچێک بێ من یا ڕەبی خوای گەورە هەموو لایەک ساق و سەلامەت بکە دەرجی هیچ کەسێک نەسووتێ کەس ئیشی بە غەواز نەبێ بەڵام لە دوای ئەو بەرنامەی ئێوە ئەستا دەبێت ڕاستەوخۆ بچم لۆ تەقتەق بەلەم و مەچینە و غەواس و کوڕەکەم و خاڵێکم سواری سیارەکە بکەم لەگەر کاکە شوانە و تۆڵە بچم لۆ شیلات یاخوا لەش ساق بێ یاخوا لەش ئەوە نیشانەی بەبێ ئەوەی پارەی پاکەتێکم لێیان بوێ بەبێ ئەوەی ئەرکێکم بۆیان بێ تەنها خوای گەورە لێمان ڕازی بێ بەڵام وەک پێتم گوت هەرچی بکەی خەڵک ئیلا لێ ڕازی نییە و جنێوێکت هەر پێ زانە تۆ بۆ خەڵک ناکێ بۆ ڕازیکردنی خوای بۆ ڕازیکردنی خوایە دڵنیاشین و ئێمە منش بۆ خوانە بێ نایکەم دڵنیازانینمان بۆ کارێکی جەنا بتێ مرۆڤێکی زۆر جوان و ئەو شەوژ ئەمید ڕوکنێک خنکایە ئەو شەوژ ئەمید ڕوکنێک خنکایە لە دیالە خزم و کەس و کار و شتیان لە کوردستان زۆرە تەلەفۆنێک جار زۆرم لۆ هاتیە داوا دەکەم و ئەفسەرە بەڕێزانە دوورکەونەوە لە ئاو دوورکەونەوە ئەفسەرەکان لە باری ئەفسەری شاهەمان کاک زاناگیان دەست خۆش بە کاکە زاناگیان سپاس تۆمایی شانازی تۆ کەسێکی خەمخۆر و بەرنامێکی چاکە بۆ ئامۆژگاریکردنی خەڵک زۆر سپاس بۆ منش خزمەتکارم ئیشەڵا کە زەرجی ناستێ دەست خۆش بە کاکە زاناگیان بارەمان دوو نەبی لە شە ساڵ بێ هەموو کاتێک سپاس دەکەم سەلامەت